دوای ئەوەی کە لەلایەن وەزارەتی دارایی و ئابووریەوە لیستی موچەی مانگی حوتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بڵاو کرایەوە، دواتر ڕایانگەیان کە لیستی موچەی مانگی نۆشیان ئامادە کردووە و ڕادەستی وەزارەتی دارایی عێراقیان کردووە، تەنها تەرازووی پێداچوونەوە ماوە، ئەویش شاندێک یاخود لیژنەیەک لە هەرێمەوە لە هەفتەی داهاتوودا دەچێتە بەغدا. دیارە ئەمە شاندی دانوستانکاری هەرێمە لەگەڵ لیژنەی دارایی لە ئەنجومەنی وەزیرانی عێراقدا کۆ دەبنەوە سەبارەت بە داهاتی نانەوتی بۆ ئەوەی ڕێکەوتنێ بکرێ و بەپێی زانیاریەکان هەرێم گوتوێتی من سەبارەت بە داهاتی نانەوتی ناتوانم لە 90 ملیار بۆ 100 ملیار زیاتر لە داهاتی نانەوتی ڕادەستی بەغدا بکەم. جیالەوە شتێکی دیکەش هەیە، ئەم شاندەی هەرێم کە دەچێتە بەغدا دەیەوێت پێشنیاز بداتە بەغدا سەبارەت بە چۆنیەتی دابەشکردنی موچەکانی کۆتایی ئەم ساڵ لەلایەن بەغداوە یاخود ڕادەستکردنی ئەم موچانەی کۆتایی ساڵ لەلایەن بەغداوە بۆ هەرێم. واتە هەرێم پێشنیازێکی هەیە بۆ چۆنیەتی دابەشکردنی ئەو چەند موچەی کۆتایی ساڵ، بەڵام دیار نییە هەرێم دەیەوێت چ پێشنیازێ بدا. ئەمە لە کاتێکدایە ئێمە پێمان ناوەتە نێو مانگی دەوە موچەخۆرانی هەرێمی کوردستان هێشتا موچەی مانگی حوتیان وەرنەگرتووە، وا بڕیارە لە سبەینێوە کە ڕۆژی پێنجشەممەیە لیستی موچە بڵاو کراوەتەوە، یەکەم ڕۆژی دابەشکردنی موچە سبەینەیە دەست بە دابەشکردنی موچەی مانگی حوت بکرێ. لە ئێستادا لیستی موچەی مانگی هەشت و لیستی موچەی مانگی نۆ لەلایەن هەرێمەوە ئامادە کراوە و تەرازووی پێداچوونەوەی لیستی موچەی مانگی هەشتەوە بووە، تەنها تەرازووی پێداچوونەوەی لیستی موچەی مانگی نۆماوە بڕیارە شاندێ لە هەرێمەوە بچێتە بەغدا. دیارە ئەم میزان مراجعەیە تەرازووی پێداچوونەوەی لەگەڵ خۆیدا بڕێتە بەغدا و جیالەوە شاندەکە گفتوگۆ بکەن سەبارەت بە داهاتە نانەوتیەکان و لەگەڵ بەغدادا سەبارەت بەو بابەتە ڕێبکەون بۆی لەسەر ڕێژەیەکی دیاریکراودا گفتوگۆ بکەن و بگەنە ڕێکەوتن بۆ ئیدی هەرێم لەمە دووە بەو بڕە یاخود ئەو ڕێژە داهاتە نانەوتی ڕادەستی بەغدا بکە. وەک دەزانن لە ماوەکانی ڕابردوودا گرفتی نەوتیش هەبوو، بەڵام لە دوای ئەوەی کە هەناردەکردنەوەی نەوت دەستی پێکرد گرفتی نەوت لە نێوان هەرێم و بەغدا چارەسەر بوو. ئێستا تەنها گرفتی نێوان هەرێم و بەغدا داهاتە نانەوتیەکانە.